بەهۆی دواکەوتنی موچەکانیان فەرمانبەران و کرێکارانی سەرۆکاتی شارەوانی عەربەت مانگرتنیان ڕاگەیاند و دەوامیان نەکرد. بەرپرسانی شارەوانیش دەڵێن بۆ هاوکاریکردنی کرێکارەکانیان زەکاتیان لە چەند سەرمایەدارێک کۆکرۆتەوە. دەی سێ مانگە وا بۆ 4 مانگە چێ موچەمانوە نەگرتووە. ئەمجا ئێمەش لە هەموو دایرەکان پیس و پۆخەڵترە ئیشەکەمان و هەتا بڵێن خەستەخانەکان کە مستەقەف و دکتۆری تێ ئەگەر شارەوانی نەچێ پاکاتەوە گولە بێ نەگر ناو شار و ناولادەکانی تریش ئێمەژەوە حاڵەکەمانە خسوویان تە ئەخیر وەزارەتی شوا مافەقەت ناکانی خەڵک بەم ڕەمەزان و بەم گەرمایە. کرێکاران و فەرمانبەرانی شارەوانی ئاماژە بۆ ئەوە دەکەن هەرکی ئەوان لە چاو زۆربەی فەرمانگەکانی تر زیاترە، بەڵام زیاتر لە 100 ڕۆژە موچیان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان تەنها لەسەر ئەو موچەیە کە مانگانە وەری دەگرن. شوورەیە بەڕێ سەرۆکی شارەوانیمان چووە لە ڕێی خەڵکی خێرخواز زەکات و سەرفترەی خەڵکی خێرخواز ماڵیان ئاوا بێکۆی کردوێتەوە هێناوێتی دابەشمان کردووە. ئایا شوورەیی نییە بۆ حکوومەت کارمەندەکانی بە زەکاتی دەوڵەمەندەکان دابەشکرێ بەسەریانە لە مانگی ڕەمەزانە؟ من هیوادارم وەزیری شارەوانی ئەگەر پێی ناکرێ ئەگەر ئەرکەکەی بۆ بەڕێوە نابرێ زۆر مەمنونیە بین دەست لە کار بکێشێتەوە ئەس لە کارەکەی بێنێ. سەرۆکی شارەوانی و ژینگە پارێزانی عەربەت ئەوە دەخەنە ڕوو جگە لەوەی کە ئەرکی پاکردنەوەی ناحیەکەیان لەسەر شانە خاوێنکردنەوە و هەڵکردنەوەی پاژماوەی 2 کەم پیاوارەکانیش لە ئەستۆی ئەواندایە، بەڵام تەنها 40 پاکەوانیان بۆ دابین کرا و داوا لە وەزارەت دەکەن ژمارەی کارمەندەکانیان بۆ زیاد بکات. وەکو سەرۆکاتی شارەوانی عەربەت 7000 ماڵین و ئێستا 5000 ئاوارەشمان بەسەرەوەیە. هەموو کارمەندەکانی ئێمە بە بەراقیبیش و کارمەندی پاکەڕۆژ و هەموو فەرمانبەرەکانیشی چ کارمەندبانەیە 7000 ماڵی خۆمانەیە 5000 ئاوارەش کەوتۆ بەسەمانە کە ئێمە گەورەترین ئەرکیان لەسەرە مانگی 400,000یان هەیە 3 مانگە موچیان وەرنەگرتووە. ناحیە عەربەت سەر بە پارێزگای سلێمانیە و نزیکەی 25 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگاکەوە دوورە و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 30,000 کەس دەبێت و 2 کەم پیاوارەکانی ڕۆژاوای کوردستان و پارێزگاکانی تری عێراق لە سنووری ئەو ناحیەدان. عومەر فەتاح، NRT، ناحیە عەربەت.